بەختیار تۆفیق معرفە و تەمەنی 55 ساڵە ڕاهاتووە هەموو جەژنێک بە مەبەستی گردن ئازایی سەردانی کەسوکاری بکات، بەڵام بۆ خۆپارێزی خۆی و کەسوکاری لە نەخۆشی ئەم جەژنە پەیام و پیرۆزبایەکانی لە ڕێگەی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەگەیەنێت. جاژنان زۆر خۆش بوو، ئێوە جای وا بۆ نان و چاوان ناخوار بەدەوەی بچین سەردانی کەسوکاری خۆمان بکەین، دڵمان ئەوە پێ خۆش بوو. ئێستا ئەوە نەماوە، ئێستا نانی بانیشی بۆ ناخوری کە هەڵسی دەخەو کاکە، یعنی ئەو نە دڵی گیراوە، ئەو نەخەپەتت هەیە، ئەو نە مەراقەت هەیە، بیر لە خۆ دەکەیت و بیر لە کۆمەلگاکەیت و بیر لە ڕابردووی ئەو هەموو ژیانە خۆشی کە لەناو ئەم کوردستانەیە و لەم شاری سلێمانیە ئێمە کردومانە وەختی خۆی. مناڵ بووم جاریوان سواری بۆ بڕی نەبووین، ئەچوینە ژێپردەکە هاتینە خوارەوانێ هەموو دنیاییمانە تێگەی ئەو ژیانێکی زۆر خۆش بۆ سەردەما تێگەی ئێستا بڕۆ هەستا خەڵک هەمووی وای لاتوانی کەسی بە خەیاڵا نایە. ئەم کۆمەڵناسەش ئاماژە بەوە دەکات ئادەمیزاد بوونەوەرێکی کۆمەڵایەتیە و ناتوانێت تا سەر بە تەنها بژێت. تۆڕە کۆمەڵایەتیەکانیش وەسیلەی باشن، بەڵام هەرگیز ناتوانن ببن بە جێگرەوەی کردارە معنەویەکان. ئادابەکانی جەژن لە ساڵانی پێشووتریان بڵین لە دوودەی ڕابردۆ زۆر بەهێزتر بوو بەهۆی ئەوەی کە کۆمەلگەیەکی یەکتەبەقی بوو، یعنی یەک چین و یەک چینایەتی لە کۆمەلگایە بوو، بەڵام بەهۆی فرەدامەزراوەی فرەچینایەتی وردە کالبوونەوەی ئادابەکانی جەژن لە کۆمەلگەی کوردیا بە ڕوونی ئەبینین و بە تایبەتتریش لە دوای 2010ەوە کە هاتنی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەویش بە جۆرێکی تر بە شێوەیەکی ناڕاستەخۆ زیانی زۆری لە عیلاقاتە کۆمەڵایەتەکە و پەیوەندی کۆمەڵایەتیان یعنی وەکو بابەتێکی کۆمەڵناسیانە بابەتێکی زانستی سێری بکەین بە هیچ جۆرێک بابەتەکانی جەژن و بۆنە کۆمەڵایەتەکانی عیلاقاتە کۆمەڵایەتەکان هیچ ئامراز و هۆکارێک ناتوانێت شوێنگرەوەی ئەو بابەتە بێت، چونکە مرۆڤ کاینی کۆمەڵایەتیە ناتوانێت بە تەنیا بژی. پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە نێو کووردا هەمیشە گەرم و گوڕ بووە، بە تایبەت لە جەژن و بۆنەکاندا، بەڵام چەند ساڵێکە هەست بە سستی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دەکرێت. کۆمەڵناسانی شڕای دەگەیەنن پەیوەندیەکان بوونە بە کەلتور، بۆیە پێویستە پارێزگاری لێ بکرێت. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.